ئێمە وەکو کۆمەڵێک هونەرمەندی کاریکاتێریست لە کوردستان لە سلێمانی بە هاوکاری گەلەری هاوڕەنگە هەستاین بە ڕێخستنی ئەم پێشانگە کاریکاتێری هاوبەشە کە 21 وڵات 62 هونەرمەند لە 21 وڵاتەوە بەشداریان تیا کردووە. تەواوی بابەتەکان پشتگیریە بۆ ئەو جەنگە نابەرابەرەی کە لەسەر بەشێک لە کوردستانی ڕۆژئاوا کەوتۆتە سەر ئەو کۆمەڵانێکی خەڵکی ئازادی خواست کە دیفاع لە ماف و وجودی خۆیانەکەن و بەرەنگاری قێزەونترین و کۆنەپەرستترین هێزی ڕەشی کۆنەپەرستیە بن لە جیهانە و لە جەنگێکی نابەرابەرە. ئەوەی ئێمە پێمان بکرێ تەرکیزکردنە سەر ئەو لایەنە ئینسانیە سیاسیە جەنگە نابەرابەرەیە کە بەری بەم کۆمەلگایە گرتووە. لە ڕاستیە ئەوەی کە کۆیە کاتەوە تەرکیزکردنە سەر لایەنە ئینسانیەکەی ئەم جەنگەیەوە تەرکیزکردنە سەر دڕندەیی ڕژێمی فاشیستی تورک و ڕژێمی ئیمپریالیستەکانی ڕووس و ئەمریکا و وڵاتانی ناوچەکە و هێزە کۆنەپەرستەکان و تیرۆریزمی داعش و یعنی لەم بابەتانە هەمووی کۆوە بێتەوە. ڕێنادەین ڕۆژاوا بە تەنها بمێنێتەوە. ئەوە سەلبێنێک کە کێشەی کورد کێشەیەکی ئینسانی گەورەیە و کێشەی تەنها یەک میلەت نییە، کێشەی هەموو مرۆڤایەتیە و هەموو مرۆڤایەتی ئەمڕۆ لە بەرامبەر جەنگێکی نەگریسایە و ئەبێ بە یەکدەنگ و بە یەک دەست بێتە دەنگ.